هەفتەهەمین خولی پێشانگای نێودەوڵەتی ئێران پلاست لە تارانی پایتەختی ئێران کرایەوە. ئێران پلاست بە گەورەترین ڕووداوی بواری پۆلیمەر و پلاستیک و پێترۆکیمیا لە ئاست ناوچەکە ئەناسرێت و لە پێشانگای ئەم ساڵیشدا 560 کۆمپانیای ناوخۆیی و 210 کۆمپانیای بیانی بەشدارن و وڵاتانی چین و هیندستان و ئیمارات خاوەن زیاترین کۆمپانیای بەشداربوو لەم پێشانگایەدان. لە کاتێکدا کە ئێران بە مێژوویەکی زیاتر لە 60 ساڵە لەم بوارەدا لە سەدا 3.5 بازاڕەکانی جیهانی لەدەستدایە و لە ناوچەکەش بەردەوام خاوەن پلەی یەکەم یان دووەم بووە، پلانی گەورەی بۆ داهاتووش داناوە و بەرهەمهێنەرانی ئەم بوارە پێیان وایە حکوومەت ئەبێت زیاتر لە جاران پشتیوانیان بکات. نمایشگاه شرایط خوبی میتونه داشته باشه. ئەم پێشانگایە دەتوانێت زۆر کاریگەر بێت بە مەرجێک ڕەوشێکی گونجاو بۆ بەرهێنەران ئامادە بکرێت بۆ ئەوەی بتوانین لە بارودۆخێکی تەندروست و بەبیرێکی ئارامەوە بەشدار بین و توانا و پیشەی خۆمان بناسێنین. بەڵام ئێستا بەداخەوە توانای ڕیسایکلینمان نییە و بەهۆی ناسەقامگیری بازاڕە و بارودۆخ باش نییە. الان شرایط جوریه که هیچ تولید کننده آرامشو نداره. بەرپرسانی ئێرانی ئەڵێن لە بواری پێترۆکیمیاییدا پلانیان گەیاندنی بەرهەمهێنانی 54 میلیۆن تەنی ئێستایە بۆ 57 میلیۆن تەن و لە بواری پۆلیمەریشدا بەرزکردنەوەی ئاستی بەرهەمهێنانی 8 میلیۆن تەنی ئێستایە بۆ 19 میلیۆن تن. در واقع در حال حاضر ما غیر از مبحث در واقع صنعت پلاستیک لە ئێستادا نەکتەنیا ئەم بوارە بەڵکو هەموو بوارەکانی بەرهەمهێنان و وەبەرهێنان لە ناوخۆی ئێران بەهۆی گەمارەکانەوە بەرەو خۆبژێوی و گرنگینا بە ناوخۆ هەنگاو دەنین. ئەم بوارەش بەهۆی بەربڵاوبوونیەوە کاریگەری لەسەر چەندی بواری دیکە هەیە و هیچ کاتوشی دابەزینی زۆر نابێت و بازاری خۆی هەیە. و در واقع میشه گفتش که صنایع وابسته که به این صنعت پلاستیک چالاکان و بەرهەمهێنەرانی بواری پلاستیک و پۆلیمەر و پێترۆکیمیا لە ئێران پێیان وایە کە گەمارۆ ئابوووریەکان و دابەزینی نرخی تمەن زیانێکی گەورەی بە پیشەی ئەوان گەیاندووە. بۆیە هیوادارن لەم پێشانگایەدا کە ژمارەیەکی بەرچاو لە کۆمپانیا بیانیەکانیش بەشدارن دەرفەتێکی تازە بڕەخسێت بۆ زیندووکردنەوەی دووبارەی بواری پێترۆکیمیا. سامان سلێمانی، کورتسات نیوز، تاران.